خوشکان و برایان السلام علیکم و رحمة الله. لەخوای گەورە داواکارم کە هەموو لایەک موفق کا بۆ هەموو خێر و خۆشیەک و بەکارمان بێنێ بۆ خێر بمانکە بە مفتاحی خەیر و مغلاقی شەڕ ئینشاءالله. و یەکگرتوو وەکو ئەوەی کە پێشی 20 ساڵ 21 ساڵ چۆن ویستوێتی عاملی خێر بێ و مفتاحی خێر بێ و خزمەتی گەلی کوردستان بکە، هەروەها بەردەوام بێ لەسەر ئەو پەیامی خۆی، بەردەوام بێ لەسەر ئەو کاروانە و ئەو بەرنامەیە. ئێمە لە خولی تازە لە پاش کۆنگرەی حەوت بڕیارمان وەرگرت کە لەسەر چەند ئاستێک ئیش بکەین. یەکێکیان ناوخۆ، یەکیان مصالحەی نیشتیمانی، یەکیان کاری ڕێخستنەوەی ناوماڵی ئیسلامیەکان. ناوخۆ هەموو ئەزانین کە سوپاس بۆ خوا ئێستا هەموو ئەنجومەنەکان دەست بەکار بوون. سێ ئەنجومەن هەیە: ئەنجومەنی ناوخۆ، ئەنجومەنی بانگەواز، ئەنجومەنی کاروباری سیاسی. هەرسێکی تەشکیلاتی تەواو کردووە لە خلالی ئەو 4 مانگە. سوپاس بۆ خوا ئێستا دەستیان کردو بە جەلەسات و بە کۆبوونەوەی گشتی و کاری جدی. دەربارەی هەڵوێست و مەواقفی پێویست ئەبینن کە سوپاس بۆ خوا لەو ماوەیە یەکگرتوو دیارە ڕوئیەی چییە، مەواقفی چییە، ئاراستەی چییە، و معلومە کە وەکو ئیعلانمان کرد لە کۆنگرە یەکگرتوو پاشکۆی کەس نابێ و مقەلیدی کەس نابێ، سەربەخۆ ئەبێ، سەربەخۆیە لە بڕیاریە، سەربەخۆیە لە مەواقفیە. مەسلحەتی گشتی ئەم گەلە وەچی خزمەتی ئیسلام و موسڵمانان بکە، وەچی بۆ ناوی یەکگرتوو بۆ خودی یەکگرتوو خزمەت بێ ئەوەکە. یەکگرتوو ئەوەلەن ناوخۆی یەکگرتوو، تۆکمەی ناو یەکگرتوو، ئەوە ئەساسی کاری یەکگرتووە کە ئەلحەمدوللا لە 4 مانگە ئیشی باش کراوە لەو زەمینە. ئومێد دەکەین کە لەوە باشتریش هەنگاو بنرێ. کۆنگرە لە کۆتایی مانگی 5 بوو. ئێمە مانگێکی ڕەمەزان بوو، خۆمان شەحن کرد و ئیشمان نەکرد. ئەوە کەواتە 3 مانگە. بڵێ بە کوا کاکە برایەک وتی 5 مانگ، بڵێ 3 مانگە. 3 مانگ زۆر کەمە بۆ ئەمە هەموو گۆڕانکاریە کە ئەنجام دراوە و ئەم هەموو تەهیەی کە کراوە. سوپاس بۆ خاڵی تر باسی موساڵەحە. ئێمە قەناعەتمان وایە کە گەلی کوردستان هەمووی خزم و کەس و کاری یەکن، یەک گەلە. ئەگەر محافەزەکانی جیایە، ئەگەر ناوچەکانی جیاوازە، ئەگەر شێوەزاریان جیاوازە، لەهجەی قسەیان جیاوازە، بەڵام هەموو برای یەکن، هەموو یەک نەتەوەن، هەموو یەک قەزیەیان هەیە، قەزیەیەکی ملیان هەیە، قەزیەیەکی ڕەوا و حەقیان هەیە و هەموو خەباتیان کردووە و هەموو ساحیبی ئەم ئەزمونەن کە هەیە و ساحیبی ئەم کیانە و ئەم دەستکەوتانن. ئەگەر ناکۆچیان ئەکەوێتە بین تەبیعیە، بەڵام ناتەبیعی ئەوەیە کە ئاش نەبنەوە. ناتەبیعی ئەوەیە کە ئەم تێکچوون و ناکۆچیە درێژە بکێشێ
ناکۆچی ببێتە بەشێک لە سیما و وەسفی حرەکات و هێزە سیاسیەکانی کوردستان ئەوە عیبێ. ئەینا اختلافی ڕەئی جیاوازی لە بۆچوونە جیاوازی لە هەڵوێستی سیاسیە تەبیعیە لە بینی لایەنە سیاسیەکانە، بەڵام ئەوەی کە ڕووی داوە کە بۆتە باعیسی ئەوە کە پەرلەمان تەعتیل بووە، حکوومەت شەل بووە و بژێوی خەڵک کەوتۆتە خەتەر، خەڵکی لە تنگانە و لە ناڕەحەتیایە، هەمووی بەدەستکردی ئەم سیاسیانەی کە ئیدارەی وڵاتەکەن، ئەم سیاسیانەی کە ئیدارەی حیزبەکانەکەن. ئەمە هیچ معنایەکی نییە و هیچ پاساوێکی نییە، نە لە ئێستا، نە لە داهاتوو، نە لە مێژووە، نە لای خوا. لەبەرەوە ئەسڵ ئەوەیە ئاشتەوایی بکرێ، ئەسڵ ئەوەیە ئەم لایەنە سیاسیانە ئاش بنەوە، مسالحە بکەن، تەفاهم بکەن، مشکلاتیان لەسەر مێزی گفتوگۆ حەل بکەن. بۆیە بەو قەناعەتەوە چووینە ناو هاتوچۆمان کرد لە بینی قادێت سیاسیەکانە تا حدێک بەعزێ هەنگاونرا، بەڵام هێشتا تەواو نەبووە و کۆس بوو، مەشاکلی خۆی هەیە. ئینشاءڵڵا ئیدامە ئەدەین و ئەبێ لایەنە سیاسیەکان لەسەر مێزی گفتوگۆ دانیشن و معالەجە و چارەسەری کێشەکان بکەن. کەس لە مەسئولیەت ڕانەکا و خۆی نەتۆرێنێ بە خۆتۆران و بە خۆ زیستکردن مشکلە حەل نابێ و مەسئولیەت بەرتەرەف نابێ. بۆیە بەو قەناعەتەوە لەسەر ئەو پرۆژەیە بەردەوامین و ئینشاءڵڵا سەرکەوتن بەدەستێنین وەکو یەکگرتوو، چونکە سوپاس بۆ خوا خۆمان بەشێک نین لە کێشە، بەشێک نین لە ناکۆکی، لەگەڵ هەموو لایەنەکان کۆکین، مشکلەیەکمان نییە. خاڵی سێهەم باسی ڕێخستنەوەی ناوماڵی ئیسلامیەکان بوو کە ئەوی سوپاس بۆ خوا هەنگاوی باشمان ناوە و بەرەو پێش ئەچێ و لەگەڵ لایەنە ئیسلامیەکانە، لەگەڵ کەسایەتیە ئیسلامیەکانە، لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئیسلامیەکان، ئەوانەی هاو بیر و هاوسۆزن لەگەڵمان لە کاری ئیسلامیە، بۆ ئەوەی ناوماڵی ئیسلامی لە کوردستانە بە تەفرەقەیی و بە مشتەتی نەمێنێ و پێکەوە بتوانین ئەوەندەی کە ممکنە ئیتارێک، چوارچێوەیەک بۆ حزوری ئیسلامی لە کوردستانە دروست بێ، بۆ ئەوەی سەنگ و قورسایی خۆمان ببێ لەسەر پرۆسە سیاسیەکە، بۆ ئەوەی ناوماڵی خۆمان بپارێزین لە دزەکردن و اختراقی فکری و انحرافی داعشی و ئەمسالی داعش، ئەفکاری عنفی، بۆ ئەوەی نەخۆشی فکری سەرمان تێ نەکا و مەشغوڵمان نەکا، بۆ ئەوەی بتوانین واجبی ئەخەوی خۆمان، واجبی برایانەی خۆمان بەجێ بێنین، ئەدای وەزیفەی دینی و ئەخلاقی و نەتەوەیی خۆمان بکەین، بۆ ئەوەی ببینە ڕەقەمێکی سەنگین و محتەرەم لە سەر ساحەی سیاسی کوردستان. ئێستا بەردەوامە ئەچینە پێش لەو پرۆسەیە و الحەمدوللا هەنگاوی باشمان ناوە، ئینشاءڵڵا هەنگاوی تریشی یێ بەدووە. ئەوەی کە دڵخۆشکەرە ئەوەیە کە بەرنامەکەمان نەوەستاوە، لە 3 مانگا ئیشی زۆر کراوە. خوای گەورە بەرەکەتی تێخا و هەموو لایەکیش مۆفەقکا بۆ ئەوەی سەرکەوتوو بین و بەرەو پێش بچین و هەمووی بە فەزلی خوای بزانین، بە نیعمەتی فەزلی خوای بزانین، بە ئازایی خۆمانی نەزانین. بەڕێزان، ئێوە لە بەردەمی منتیقەیەکی حەرب و
شەڕێک کە ڕیشی ئەم وڵاتی گرتووە ئەم داعشەیە ئەم مووسڵەیە کە ئێستا لە بەردەمی شەڕێکی گەورایە ئازادکردنی مووسڵ تەبعەن بە خوێن و بە وێرانکردن و بە تەهجیر و بە ئاوارەکردنێکی زۆر ئەبێ لەبەرەوە مەساتێکە خوای گەورە سەهلیکە و خوای گەورە بەڵاو موسیبەت لە موسڵمانان و لە خەڵکی ئەم منتیقەیە بە دوور بگرێ و ئێمەش وەکو یەکگرتوو موفەقکە بۆ ئەوەی دەورێکی باشمان ببێ ئینسانی خزمەتکاری بۆ ئەو خەڵکە لێ قەوماوە و عاملێکی ئیجابی بین بۆ کەمکردنەوەی مەسات و ناڕەحەتی و نەهامەتیەکانی ئەو ئاوارە و ئەو لێ قەوماوانە. ئێمە لەبەر ئەوەی مەساتەکە بە ناوی ئیسلام کراوە، جەریمەکە تاوانەکە بە ناوی ئیسلام و بە ناوی ئەڵڵا و لا ئیلاهە ئیلا ئەڵڵاوە کراوە، معنین لەوەی کە تونتر بین لە خەڵکی تر، دشتر بین لە خەڵکی تر، دوشمنتر بین بەو تاوانە لە خەڵکی تر. چونکە ناوی ئیسلام لەکەدار کراوە ملەوەس کراوە، ناوی لا ئیلاهە ئیلا ئەڵڵا محەممەد ڕەسوول الله عیبدار کراوە. ئەم مجرمانە بێدینیان بکردایە وەکو خەڵکی تر، بێدینیەک بوو، مەعسیەتێک بوو، قەتڵێک بوو، هەر شتێک کە خەڵگەیکە. بەڵام وەختێ بە ناوی دینەوە ئەیکەن دوو جار جەریمەیە، جارێک خۆی خودی ئیشەکە جەریمەیە، جارێک دینیش عیبدارەکەن و ئیسلامیش عیبدارەکەن، جەریمەی دوو هەمە. لەبەرەوە ئەمانە مستحقی هەموو لەعنەتێکن، مستحقی هەموو تۆڵەیەکن کە خوای گەورە لیان بسێنێتەوە و هەم ئیبادەیان بکە، نەغڕۆیان بکە بە غەزەبی خۆی و هەمیش ئینتیقامی ئەو خەڵکە مەحروم و لێ قەوماوە وەرگرێ. هەموو ئەو خەڵکە کە زوڵمی لێکراوە بە لە بەرچاو نەگرتنی دینی چییە، قەومێتی چییە، تائیفەی چییە، مادام مەزلوم بێ و مەحروم بێ، زوڵم زوڵمە. نابێ بە مەزلوم بڵێ تۆ هەویەت چییە، دینت چییە، تائیفەت چییە، زمانت چییە، نەتەوە چییە. مەزلوم مەزلومە، ئەبێ ئینتیساری، ئەبێ لەسەری بکەیتەوە، ئەبێ پشتی بگری. زاڵمیش زاڵمە ئەگەر بە کوردی قسە بکە، ئەگەر بە ناوی ئەڵڵاوە قسە بکە، ئەگەر بە هەر نەوعێک قسە بکە، زاڵم هەر زاڵمە، ئەبێ پشتی بشکێنی، ئەبێ دەستی بگری، ئەبێ مەنعیکەی لە زوڵمەکەی. ئەو معادلێ هەیە، زاڵم و مەزلوم هەیە، غەیری ئەوە شتێکی تر نییە. ئێمە لەسەر زەوی ئەو معادلەیە مامەڵەی ئەم ئەحەدەسان ناکەین. لەمانە گرنگتر ناوخۆی خۆمانە. شەیطان ئەگەر مناڵەکانی حەزەتی یعقوب ئەولادی پێغەمبەرێک ئەدا بە شەڕ و تووشی جەریمەی قەتڵیانەکە، نەک قەتڵێکی عادی، قەتڵێک کە بەدیار چاوی چەند دەبراوە، مناڵێکی مەعسووم 12 ساڵی بگری و بیخێتە بیرێکە و دوایی ئەمە جەرگێکی زۆر گورگە، ئەمە بنیام نین ئەمانە، بەڵامی تر ئینسانە کە نەکبەتی گرتی، شەیطان چووە بنکەڵیشی، هەموو زوڵمێکی پێەکە، هەموو شتێک تەطبیعەکە لەسەری. ئینسان لە خۆی ئەمین نەبێ، ئەگەر کوڕە ڕەسوولیش بێ، ئەگەر شەیطان زەفەری پێبرد، جەریمەی گەورەی پێەکە و جەریمەی گەورەی پێ جائز ئەکا، تەجویز ئەکا، یعنی پێی ئەشەرعێنێ. لەبەرەوە ئەبێ هۆشیار بین، خەتی سوورمان ببێ، خەتی سوورمان ببێ لە شتەکانە. ئەوەندە تەقوا و فەراسەتی ئیمانی و بەسیرەی ئیمانیمان ببێ کە حرام و حەڵال لە یەک جیا بکەینەوە، دروست و نادروست لە یەک جیا بکەینەوە، جائز و ناجائز لە یەک جیا بکەینەوە.
تاکوێ ئێمە بۆمان هەیە دیفاع لە خۆمان بکەین یا بە ناوی ئینتیسار بۆ لە خۆمان بەعجێ شت بکەین. ئایا جائزە غەیبەتی یەکتری؟ ئایا جائزە تەحقیری یەکتری؟ ئایا جائزە تەشهیر بە یەکتری؟ ئایا جائزە اغتیالی معنەوی و شخصیەتی یەکتری؟ ئەگەر ئەم سنوورانە ببەزێنین دینداریمان لەکوێیە؟ ئوخوەتەکەمان لەکوێیە؟ خوای گەورە چۆن نەسر و تەوفیقاتمان بۆ ئەنێرێ ئەگەر ئەوە حاڵمان بێت؟ بۆیە بۆ ئەوەی مەنسوور بین، بۆ ئەوەی خوای گەورە تەئیدمان بکە، بۆ ئەوەی خوای گەورە بمان کاتە عاملی خێر و مفتاحی خێر، ئەبێ خۆمان تەصفیەی ناوخۆی خۆمان بکەین، تەصفیەی سەفی خۆمان بکەین، نەهێڵین شەیتان فێڵمان لێ بکە، شتی بچکۆلە و گەورە لە یەکتر گەورە نەکەین، تێکەڵ نەکەین. ئەبێ بە جددی بین، برای یەک بین. خوا ئێمەی کردووە بە برای یەکتری، بەدەستی خۆمان نییە. ئێمە تەنها ئەرکمان ئەوەیە ڕعایەتی برایەتیەکە بکەین، ڕعایەتی یعنی بیپارێزین. پرسمان پێ نەکراوە مادام تۆ مسلمانی من مسلمانم برای یەکین، ئەوە تەواو قەتعی بووە. ماوەتۆ سەر ئەوە ئەرکەکە چییە؟ واجب چییە؟ واجب ئەوەیە ڕعایەتی ئەم برایەتێ بکەین، حقوقی ئەخەوی بپارێزین، چاوپۆشی لە نوقسانیەکانی یەکتر بکەین، شت لە یەکتر گەورە نەکەین، گوناح بەرامبەر یەکتر جائز نەکەین، مافی یەکتر پێشێل نەکەین. ئەوە ئەرکەکەمان بە هەر ناوێکەوە نەبین بە داعشەکان پیاو سرە بڕن تەعەدای ناموسی خەڵکەکەن بە ناوی دینەوە. ئێمەش تووشی ئەو نەخۆشیانە نەبین، گوناح بشەرعێنین بە ناوی ئەوە کە مادام خلافی هەیە لەگەڵ من جائزە هەرچی لەگەڵ بکەم، مادام خۆشم ناوێ ئیتر جائزە مافی پێشێل بکەم. ئەمە میزانە، ئەو میزانە پێشێل بکەی، ئەو میزانە ئیهمال بکەی، خۆت زەرەرەکەی وە سەفەکەش عیبدارە بێت. إن الله لا ينظر إلى الصف الأعوج، أو هر باسي هنا كنية باسي صفي نوش، هر صفي أعوج خواب بشاوي لطف سيريناك صفي لار ويرو خوار. إما بالصف كان من ركبه دل كان من ركبه. شيطان فيلك أجر من على كان يعقوبي تيك دابي بأما جويري لەبەرەوە پێشوەختە خۆمان بپارێزین لەو فێڵ و فڕی شەیتان، نەهێڵین شتەکان لە خۆمان گەورە بکەین، نەهێڵین گوناح بەرامبەر یەکتر جائز بکەین، و ئەگەر توانیمان عەفوی یەکتر بکەین، ئەگەر نەمان توانی مصالحەی یەکتر بکەین، داوای مافی خۆمان بکەین بە ڕێگەی ئوسوڵی خۆی.